وەکو وەزارەتی کشتکاڵ و سەرچاوەکانی ئاوەکو لەو هەڵمەتەدا دەبین ئێمە پژگیری پارێزگاریکردنی دارو درەخت و دارستانە سروشی و دەستکردەکان دەکەین و بۆ ڕوبەڕووبنەوەی ئەم بابەتانە کۆمەڵ ڕێکار گیراوەتە بەرکە لە هەم لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ و لە ڕێگەی دەستەی ژینگە و دام دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بەرپرسیارن وەزارەتی کشتتوکاڵم بابەتەی بە یاسا ڕێنمایی خۆی قەدەغە کردووە و ڕێنمای هاوڵاتیانی کردووە و سەرپێچی کاران بۆ بڕینەوەی دار کە کاریگەری و زیانی گەورە لەسەر ژینگە دروستەکە بەیان کردووە هەروەها پۆلیسی دارستانی هەرێم بۆ بابەتانە ئاگادارکردن لایەنە ئەمنیەکان لایەنە ناخۆیەکان ئاگادارکردنەوەکەوە پارێزگاری بکەن و ڕوبەڕووی ئەو دۆخەبنەوەکەوە جوتیاران یاخود هاوڵاتیان سەرپێچی دەکەن لە بڕنەوەی دارەکان و پێشێرکردنی مافە ژینگەیەکان کە خەڵکی کوردستان پێویستی بە ژینگەیەکی گونجاوە وە ساڵانە پارێکی زۆر تەرخان دەکرێت و سامانێکی مرۆیی زۆر سەرف دەکرێت بۆی بتوانینکەوە ڕوبەڕووی ئەو دۆخەبینەوەکەوە ژینگەی هەرێمی کوردستان لە دۆخی کاریگەریە نەرینیەکان و کاریگەریەکانی کەشوها کاریگەریەکانی زیانی دیاردی کەم ئاوی وشکە ساڵی لە هەرێمدا کەم کەین لە وڵاتی خۆمان ئەم دیاردەیە ساڵانە دووبارە دەبێتەوە بە تایبەتی لە وەرزی زستان ئێمە چەند دیاردێکمان پێگەیشتەوە ئاگدارین هێشتا بەبەراورد بە ساڵانی ڕابردوو دیاردەکە ئەوەندە زەق نەبووەوە بەڵام لە چەند شوێنێکدا ئێمە ئاگدارین و بەدووادا چونمان کردووە ڕوبەڕووبوونەوەشمان ڕێکاری یاسایی و ئیداری و قانونیشی بۆ گیراوەتە بەر و هادەتەن لە وەرزی زستانکەوە هاوڵاتیان بە شنەوتیان پێ نادرێت یاخود پارەی پێویستیان نییە بۆ خۆ گەرمکردنەوە خۆ پارێزیکردن لە سەر ماوەساڵی زستان ڕەنگە ئەم بابەتانە بە تایبەتی لە ناو شاخاویەکاندا ئەم دیاردێ ڕووبدا بەداخەوە کاریگەری زۆرە هێرشەکانی ڕژێمی ئێران و ڕژێمی تورکیا کاریگەری زۆری هەیە لەسەر ئەم تۆ بارانکردانێکەوە بە ناوی ناوچەکانی دارستان و ناوچەکانی شاخاوی و هاوڵاتی سیڤیلیش لەم نێوەندە دەبێتە قوربانی بەڵام بەڕاستی ئەو ناوچانێکەوە هێرشی بردەمانەکانی وڵاتانی دراوسی لەسەردایە بە هەر بۆنەوە مناسبەیەک بێ ئێمە قوڵی ناکەین بەڕاستی کاریگەری زۆری خستۆتە سەر ژینگە و کاریگەری زۆری خستۆتە سەر ژێرخانی ئابووری وڵاتی ئێمەش بەڕاستی لەبەرەوەی بابەتی ژینگە نەمامچاندن و سەوزایی پەیوەندی ڕاستەخۆی بە هەناسی ژیانی ئێمە هەیە لەسەر مەسارەیە و ئێمەی تاچی کوردی زۆر پێویستمان بە ژینگەیەکی پاک و تەندروستە ئێمە لەم پەیامەی کەناڵەکەتانەوە بۆ هەڵمەتەکەی خۆشمان پژگیری دەکەین کە هاوڵاتیان یاریمی کوردستان پارێزگاری لە ژینگە بکەن هەرکەس دەخۆیەوە نەمامێک بڕوێنێ 2000 دەبین بە خاوەنی وڵاتێکی سەوز و جوان کە دەتوانین تێدا هەست بە ئارامی و تەندروستی باش بکەین.